داوام کردو کە کۆبوونەوەیەکی تایبەتی ئەنجومەنی وەزیران بکرێ سەبارەت بەم دوو بابەتە بابەتی ئاو و بابەتی خۆراک لە نێو خۆراکش لە بابەتی گەنم کە زۆر گرنگە بەڕاستی ئێمە ئێستا بەڵێ کێشە گەنممان نییە وەکو ناوخۆی خۆمان و بەرهەمی خۆماڵی بەڵام کێشەمان ئەوەیە کە ئێمە ساروەکانمان تەنها 385,000 تەن گەنم دەگرێت ئێمە پێویستمان پێوی بەلانی کەم ساڵە گەنم دابکەین داوا دەکەین هاوڵاتیان پێویست ناکە بەڕاستیانی ئەو هەموو ڕاڕایی و ئەو هەموو ناڕحەتی و سەغڵەتێ بۆ خۆیان دروستکەن و پێویست ناکە بەڕاستی هیچ کەسێکیش لەوانەیە هەبێ بەڕاستی وەکو بازرگانێکی چاوچنۆک بێسوود لە مواقع ببینێ بەرهەم گرامکە و هەندێک بەرهەم دابنێ بۆی کە لە کاتی خۆیدا بەگرام بە هاوڵاتیان بفرۆشێتەوە هەستنەوە ئەرشی لایەنێکی تری پەیوەندیدارە بەڵام من داوا دەکەم هاوڵاتیان نەمڕۆ بەڕاستی خۆیان سەغڵت نەکەن ئەمڕۆ بڕیارمانداوە کە ڕێگە دەکەینەوە بۆ گەنم هێنان و گەنمی بنێتەوە بەپێی تعلیمات و گەنمی تریش بەپێی بڕیارەکەی خۆمان دەتوانرێت بهێنرێ هەر کەسێک بهێنێ نەک بازار ئیستیغلال بکرێ و جۆش بۆ خاوەن ئاژەڵدارەکان ئەویش دەرگا دەکەین و حتا بۆ بابەتی ئالیک و عەلەفیش